اف کسین کو یک جوان رشولکان آزاد بکه پاره وی دچه صندوق آلیکاری جبو توشبوین پنجشیر لسلیمانی یک جنساخین هری دجوار کنه گلک پیوستی به یارمتی هیا گر کریزا دارایی لسر پرانیا بشن جواک باندور چکر بی لیبلی لسر کرتا تندرستی و توشبوین پنجشیر باندور آوی زورتره جبرکو خلق و حکومت نشین بردوام درمانان بکرن بستوحوتي دوانزو شكل بيخص أمي لا شين بوا تيجي أنا بوا نخش خانه تقريبا ينظر وش خفانيان بحسي موخيان بوا كل تيم ما يخوي العواز بوا داول حكومتكم معلمتين نخش خانه وابدأ بتايبتي نخش زور زورة باري دواتشك هنود باري أبوري زور زايده نخوشخانه هیوال سلیمانی و نانکلی لحولیر دو ناوند چهار سریا پنجشیر لکردستان نه تنین لنخوشخانه هیوا که مزنترین ناوند چهار سریا و نساخیه لکردستان هر سال پیدوی به 8 میلیون دلار آیا لدابین کردن و پاره جبو وزارت تندرستی گلک زحمته لم سال دا بس پاس والله وزارت دارایی و تخصیصی مالی من بو کراوه اگر چی لوانه هندێک کەم بێت بەڵام دەستمان کڕیوە بە دەرمانکڕین و پێداویستیەکانی نەخۆشخانە هێوادارین بە زووترین گات بگات بۆ ئەوەی ئەو لە ئێستادا هەندێک کەمی هەیە لە دەرمان بتوانین پڕی بکەینەوە. هەیتی سەردانی نەخۆشخانەکان بکە کە دێتە نەخۆشخانەکان ئێمە وەریان دەگرین بۆ ئەوەی پشکنینی زیاتریان بۆ بکەین ئەگەر بێت و تووشی نەخۆشی شێرپەنجە بێ ئەگەر بێت و زبێتە نەخۆشخانە لە قۆناغەکانی سەرەتایی زۆر چارەسەرکردنی ئاسانترە لەوەی ئەگەر لە قۆناغا دواترەکانی. صالح کارمند نەخۆشخانەیە هیوایە ئەف دەبێژە ji ber hejmara zor ya nesaxan û kêmiya dermanan karê wan gelek zehmet bûye. وەکو مامۆستا و فەرمانبەرانی تر هەمومان هەر ڕوبعەم و چین بەڵام لە هەمان کات ئێمە خزمەتگوزارەکانمان کەم نەکردو بە هیچ شێوەیەک یەک ڕۆژیشمان نەگیراوە لەم خەستەخانە بۆ پەڕی ڕێزیشەوە پێشوازیمان لە نەخۆش کردو هاوکاریمان کردوون. لەگۆر ئامارên وەزارەتا تەندروستی لە ساڵا بهۆری لە هەرێما کوردستانê 5085 حالەتên توشبووی بە پەنجەشێرê hatine tۆmarkirin û piraniya wan ji ڕێگازا mêne. دەرمان وەکو پێویست نییە بەڵام ئەوانەی کە لە لای ئێمە تۆمار کراون ئەوانەی کە فعالیان بۆ کراوەتەوە بە هەر زۆرێک بێ دەرمانمان بۆ پەیدا کردوون لەبەرەوە ئێمە جگە لەوەی لەو دەرمانی لە بەغدا بۆمان دێ لەوەی کە لەسەر بجێی وەزارەت تەندروستی بۆیان دابین دەکەین لە ڕێگەی سندوقی کۆمەچی توشبوانی شێرپەنجەش ئەو دەرمانانەی کە پێویست بێ دەکردرێ بۆ نەخۆشانێک کە پێویستیان پێیە. وەکولین ددەنە خویاکردن کل لە سەدا 30 حتا 50 نەخۆشیە پەنجەشێرê birêkên xۆپاراستن û çavaniya jiyanek baş têne rêgirtin. Çend rênimayî ji bo xweparastin ji nexweşiya penceşêrê gelek werzişkirin, cigara nekêşan, nevexarina maddeyên elkulî, xarina baş û keskatî anko pencar û her wisa êmîş anko fêqî, rênedan bi bilindbûna vezna xwe. Amarên cîhanî dibêjin her sal zêdetir ji 8 milyon kes ji ber nesaxiya penceşêrê canê xwe winda dikin. Her wisa her sal zêdetir ji 14 milyon kes tûşî vê nexweşiyê dibin. Di raporta Rêxirava Tenduristiya Cîhanî de hatiye ji her 100,000 kesan 108 kes tûşî vê nexweşiyê dibin.